همشي على عليك يا ولدتي وامشي على نفسك اللي يخدم عليك. بەم ڕۆژە بەردەوامی لە ناڕزایی دەربڕین لەبەری بڕیاروا بوو کە دوێنێ لەلایەن دەسەڵاتەوە وەڵامێکی یەکلاکەرە و فەرمیمان پێبیرێتەوە، بەڵام ئەوەی کە دوێنێ کراتەوە گفتوگۆ و تاوتێکردنی بابەتەکە بوو بە پێچەوانەی ئەوەی کە خوێندکار چاوەڕێی نەتیجەیەکی تر بوو لە دەسەڵات کە بیات بە خوێندکاران و ئەوەی ئەم ڕۆژگارێن بەردەوامی بە خۆپیشاندانەکان ئەین سەر ئەوەی کە کۆمەڵێک کێزیان هێناوە ئەڵی بەرامبەر سوپای ئەمریکی وەستاون لە کاتێکا مە خۆپیشاندانێکی مەدەنیان ناکەنی زەرور نەبوو ئەم هێزانە بێت و حەقی خۆیانە دەرگاکە داخن بۆ ئەوەی کە تەلەبەکان و ئوستازەکان و فەرمانبەرەکان نەڕۆنە ناوە و خۆپیشاندانەکان لێرە بەردەوامی هەبێ، بەڵام پەرچەکردارێکی زۆر ناشرین بوو لەلایەن دەسەڵاتەوە کە هیچ زەرور نەبوو، ئەوە تەنها لە حاڵەتێکی ئیستیسنائیەیە کە خۆپیشاندانەکان ئاڕاستیەکی تر وەرگرن نەک لە کاتێکا کە خۆپیشاندانەکان بەشێکی مەدەنیانە بەڕێوە. خوێندکارێکی زانکۆ باقی خۆمانی ئەزانی کە لێرە ئەم خۆپیشاندانە ئەنجامی لە بکرێنا و ئەوەی کە حکومەت نەهاتۆتە جواب لە ینی ئەو حەقی کە هەمانە پێمانی باس و ئەوەی کە هەتا ئێستا هەیە حکومەت هیچ بە فەرمی نەهاتێتە جواب و هیچ جوابێکی فەرمی بۆ ئێمە پێ نەبووە و ئێمەش بە مافی خۆمانی ئەزانین تا ئەو کاتی حکومەتێتە جواب لێرە لە خۆپیشاندان بەردەوام. 6 دەرماڵەمان وەرگرتووە لە مانگی تۆ تا معنی سەرەتای داوامیش دەرماڵی مانگی 6 هەبوو. ئەم ساڵ نەخێر ئێمە ئەم خۆپیشاندانە بۆیە کە دەرماڵی ئەم ساڵ نەهاتوو. همشي على عليك يا ولدتي وامشي على